شۆفێری خاوەن ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان گردبوونەوە و نیگرانیان هەیە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو پرسە ڕاستەوخۆ پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. سامان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک زانا سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. زۆر سپاس. گرفتی ئەم شۆفێرانەی کە لە دەوری تۆ دەردەکەون چییە؟ بەڵێ کاک زارا، من ئێستا لە نزیک مەرجی شوشمێم لە سەربەناحی بیارەی سەر بە پارێزگای هەڵەبجە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گرفتێکی کۆمەڵێک لە شۆفێری بارهەڵگرەکانەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو گرفتیان بۆ چارەسەر نەکراوە، ئەگەرچی لایەنە پەیوەندیدارەکان و پارێزگاری هەڵەبجە و لایەنی پەیوەندیداری لە سنووری ناحیەی بیاریان ئاگادار کردوێتەوە. کێشە و گرفتی سەرەکی ئەم بارهەڵگرانە ئەوەیە کە لە سنووری ئێرانەوە خۆڵی ئاسندن بۆ سنووری پارێزگای سلێمانی بۆ ناوچەی بازیان. لێرەدا گرفت بۆ ئەم هەڵگرانە دروستە بێت لەوەی کە چەند کۆمپانیایەک چەند مقاولێکی ئەو بابەتە بڵین کە خۆڵی ئاسندێنن ڕێگە بە کۆمەڵێک لە بارهەڵگر نادەن، کۆمەڵێک کاسبکار نادەن کە لە سنووری ئەم مەرجە کار دەکەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا ئەم گرفتیان نەبووە. من بۆ زانیاری زیاتر لەوەی کە کێشە و گرفتی ئەو بارهەڵگرانە بگوازمەوە و زیاتر زانیاریان وەرگم دەربارەی ئەو کێشەیە نوێنەری ئەم بارهەڵگران لێرەدا قسەمان بۆکەن. هەوڵەدەم قسەیان لەگەڵا بکەم. کاکامیل کێشەی ئەوە بۆ ماوەی چەند ساڵێکە چارەسەر نەکراوە. کێشەی ئێمە بەخێر بێن بۆ دەڤەری هەورامان. کێشەی ئەمە ساڵ و تقریبی ساڵ و شتێکە ئێمە داوامان کردەوە وەکو خەڵکی سنوورەکە سوودمەند بین وەکو ئەو سایقانە لێرە. مقاولەکان هەموو مقاولێن وەزبێ سایقی خۆی ئەو ساحتا و سایقانی خۆیان وەساوی ئەمەیان سوودمەند نەکرد. داوامان لە ناحیەی بیارە کرد و راپۆرتێکیان بۆ کردین و ڕیان بە دوو مقاولی تازەی کە هێنا على ئەساسی ئەمە سوودمەند بین لە مەرجە. ئەمە ساڵێکە لە مەرجە ئیشەکەین. کۆمپانیای زەریع هەڵسا واق دەکەیەتی مقاولێکی وەهمی بۆ ئێمە دروست کرد. مقاولە وەهمیەکەی دروست کرد ئەوەتە بە 25 دەی 2016 ئەم مقاولەی دروست کرد بۆ پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی کە ئێمە سوودمەند کا و ئیش بکا لێرە. ئەم کۆمپانیای زەریع ئەم مقاولەی بە وەهمی دروست کرد. ئەم مقاولە ناوی حەسەن حەمەحسێن ئەحمەدە، بەس تەنیا بە عەقدەکە هەیە. تەنی ئەم خۆڵە لە کۆمپانیای زەریعدا بە 10,000 خەمرێنراوە. ئەم مقاولە 8,000 بۆ ئێمە حساوەکە لەگەڵ مقاولێکی کار دەستی تێکەڵ کردووە. ئەم عەقدەی دروست کردووە بە وەهمی دروستیان کردووە. تەنی 10,000 هەشتیان بۆ ئێمە حساو کردووە. داوای چیەکەن تاوی بەڕوونی دووەمان ئەوەیە کە سەری ساڵ هاتووە داوان لە بەڕێز پارێزگار و ئیداری سنووری پارێزگای هەڵەبجە کردووە کە عەقد بۆ مقاولەکان تازە ئەکرێتەوە. وەختی عەقد بۆ مقاولانە تازە بکرێتەوە بە عەدالەت گەراجێ بۆم سایقانە دروست کرێ، سیعرێک مەحدود کرێ بۆم سایقانە مقاولی وەهمی نێتە ناوم سنوورەوە پارە لە سایق خوا 10,000 بۆ مقاولەکە حسابەکرێ 8 لە دابە ئێمە. ئەم مقاولە بە هەمی کەسنە و دروستی کردووە. ئەو فێرانە چەند کەسن کاکەن؟ ئەو شۆفێرانی کە بەم شێوە داواکاریتانەیە بێ یارانی خۆیان ئێمە چی شۆفێرین سنووری دەبەری هەڵەبجە و لانی پەیوەندیدار بۆ چیم کێشەی چارەسەر نەکردووە تا ئێستا؟ ئەوە عریزەمانە بۆ لایەنی پەیوەندیدار وتوێتی هەفتەیەک 27 12 ئێمە عریزەیەکمان بەس کردوێتەوە وتوێتی لەم هەفتە بۆتان چارەسەرەکەم ئەیکەم بە گەراج و نقلات. هەتا ئێستا جوابی نییە. مەگەراج بێەوە باشتر بە عەدالەت ئێمە داواکەین کەس حەقی کەس نەخورێ لە هەموو سایقەکان. سایقی مقاولەکان و ئێمە سایقی مقاول هەموو هەفتەیە ڕاتە سەر و باربارەکە. سایقەکانی کە ئەوانە کە ڕەبتی نییە بە مقاول لە هەفتەیەکە بارێکێ دەنێ دوو بارێ دەنێ. زۆر سپاس کاک زانا. دیارە کاک زانا داواکاری ئەم شۆفێران ئەوەیە کە بکرێ بە گەراجێک لێرە لە نزیکی ئەم مەرجە بکرێتەوە و هەموو ئەو شۆفێرانی کە لێرە لە سنووری ئێرانەوە خۆڵ دێنن بۆ خۆڵی یاسندێن بۆ بازیان بۆ سنووری پارێزگای سلێمانی بە عەدالەت و بە شێوەیەکی دادپەروەرانە سەرەیان بەرکرێت لەبەرەوەی بەشێکی زۆر ئەم شۆفێرانە بژێوی ژیانیان بژێوی خانەوادە و ماڵ و مناڵیان لەسەر ئەم ئیشە بەندە. بۆیە داواکەن لە لایەنە پەیوەندیدارەکان و لەو لایەنانی کە معنین بەم بابەتەوە کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن و ئەمانیش جەختەکەنەوە تاکو کێشەکانیان بۆ چارەسەر نەکرێن لە نزیکی مەرجی شوشمێ خێماڵەدەن تاکو لایەنە پەیوەندیدارەکان خۆیان دێنە نزیکیان و کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن. بەڵێ پەیامنێرمان سامان فەتاح زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان.